بەداخەوە ینی ئێمە لەم ساڵیادانە تەنها پەیامەکەمان لەوە چڕبۆتەوە کە بە خەڵکی کوردستان یا بەوانەی کە گوێ بیستی بۆ چوونەکانی ئێمە ئەبن پێیان بڵێن کە هێشتا دەسەڵاتێکی نادات پەروەر و دژە ئازادی لە کوردستانە حکومڕانە پەیامی ئێمە لەم بەڕاستیمانەدا جەختکردنەوەیە لەسەر پیشاندانی ئەو دیوە ناشتنەی کە حکومڕانی کوردی لە کوردستانی عێراقا پەیڕەویەکە و زۆر بەداخەوە کە بازنەی ئازادی ڕۆژنامەنووسی و بازنەی کارکردنی پرۆسی دیموکراتیت لە کوردستانە بەتەسک بۆتەوە. بەڵێ کەیسەکەی لای ئێمە لای ڕۆژنامەنووسان هەر بەکراوە ماوەتەوە، بەڵام بەداخەوە لای دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستان شاردراوەتەوە هیچی بۆ نەکراوە تاکۆم ساتێک کە قسەی تیاکەین. بەڵێ بەدڵنیایەوە دابردنی کەیسەکەیە دەستگا ئەمنیەکان ئەگەر مەبەستیان بێ ئەو دەسەڵاتێکی لە پشت دەستگا ئەمنیەکانەوە هەر ئۆکەییان بۆ بکەن نەتوان تاوانباران بکوژان بدۆزنەوە لە زووترین کاتە، بەڵام ئەو دەسەڵاتێکە لە پشت ئەوانەوە ئەوانی دانەوە لەو شوێنە فەرمانیان پێکە بەڵێ بە تاکید ناتوان لەو فەرمانە دەرچن و هەرە بێ ئاوا دۆستەکە بە شاراوی بێننەوە.